دیارە قوتابخانەی عشقی سۆران یەکێکە لە قوتابخانەی کە لە بەڕاستی لە ئیدارەی سربەخۆی سۆران دەورێکی بەرچاوی هەیە. ئەگەر ئاورێک لە دوای خۆمان بدەینەوە سۆران بەر لە چەند ساڵێک تەنها 23 قوتابخانەی تێدا بوو، بەڵام ئێستا زیاتر لە 300 قوتابخانە و باخچە و پەیمانگای تێدا کۆبووتەوە. خۆتان دەزانن پاشەوەی کە ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران کارمان لەسەرەوەی کردووەکەوە بتوانین بە باشترین شێوە خزمەتی دەڤەری خۆمان بکەین. بە هیمەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تواندرا قوتابخانەی عشقی سۆران لە ساڵی 2010 بێتە دەڤەری سۆران کە شتێکی نوێ بوو، شتێکی تازە بوو، بەڵام خۆشبەختانە ساڵ بە ساڵ ئاستی ئەم قوتابخانەیە لە گەشەکردن و لە پێشکەوتن بوو و ئەوەی کە ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران و وەکو یەکی سەرپەرشتیاریش چەندین جار کە دانیشتمان کردووە سەردانمان کردووە بەڕاستی ڕۆلی ئەم قوتابخانەیە بە بەرز دەنرخێنین، ڕۆلێکی گەورە بوو و ئەم ڕۆژ کە ئەم قوتابخانەیە هەرسا بەکردنەوەی ئەم فستیڤالە خەنجیلانەیە لەسەر زمان و کەلتوری کوردی، ئەمە شتێکی نوێ و تازەگەری بوو لە دەڤەری سۆران، چونکە لە هیچ قوتابخانەکانی حکومی و ناحکومیش تاکو ئێستا فستیڤالی لەو شێوەیە ئەنجام نەدراوە. بۆیە بەڕاستی لە لای من شتێکی تازە بوو و هیوادارم لە ئایندە هەموو قوتابخانەکانی دیکەش وەکو قوتابخانەیە وەکو قوتابخانەی عشقی سۆران بتوانن فستیڤالی لەم شێوە و لەم جۆرە ئەنجامدەن بۆی بتوانن خزمەتێکی ئەگەر خزمەتێکی کەمیش بی پێشکەش بە شاری سۆران بکەیت، چونکە زمان خۆتان دەزانن هێما و هێمای نەتەوەیە، ئەگەر زمان نەبێ کەواتە نەتەوەش نابێت. بۆیە گرینگە ئێمە زیاتر پەرە بە زمانی خۆمان بدەین کە زمانی دایکە زیاتر بتوانین لە ناو هزر و بیری قوتابیانی خۆمان دای بنین. جارێکی تر من بە ناوی بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران پڕ بەدڵ سوپاس بۆ کۆلیژی عشقی هەولێر وەلمیلۆڤار و هەروها برای بەڕێزم مامۆستا محەممەد بەڕێوەبەری قوتابخانەی عشقی سۆران دەکەم کە بەڕاستی شتێکی نوێ هینا ناو سنتەری شاری سۆران لۆی بتوانین ئینشاءڵڵا ئێمەش وەکو بەڕێوەبەراتی پەروەردە سوود لە بەهرە و توانەکانی ئەم قوتابخانەیە وەربگرین و جارێکی تیژ بە ناوی خۆمان و بە ناوی بەڕێوەبەراتی پەروەردەی سۆرانیش سوپاسی و دەستخۆشی لە کارگێڕی قوتابخانە و کارگێڕانی ئەم فستیڤالە خەنجیلانە دەکەم کە ئەمڕۆ سازیاندا بوو.